بل السر فيم جاريو أو سزاين گشتی ين أمريكا سر إيراني وفشار نويجي هرسما مهوانا كيا أو جي دكتور ناصر باباخاني ماموستاي كوليجا نوفا للولايات فيرجينيا يا أمريكا ماموستا دسبيكي تو بخير بي اگر ام دسبيكي بابتي ديترجي هري جريدايا بيواندين أمريكا و بديت ناتا أمريكا جلوبا كاسك بو عراقي و إيراني هلكريا كو عراق وين نفتارش بفروشتا إيراني ويراسي هردويني ككوري كوتن النوي عراق وإيران واجوكا ودجير ناوي الشمك بالشمك نوتي رشر وقت زانم بو خوي باجماوي بالاوغا كان لبرامبر غازدا او رويترز بكاريش بلاو كردو كبتشك لبرستاني أمريكا أما بپێشێل کردنی یاساکانی گەماروی پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی دەزان و ئاماژەیان بەوە کرد کە ئەگەر بێت و ڕێکەوتنێکی ئاوە بێتە واری جێبەجێکردنەوە پێویستی لە سەتاسەدی بەڕەزامەندی دەوڵەتی ئەمریکا هەیە ئەو شتێکە پێی دەڵێن مەعافیەت لەسەر گەمارۆکان و هەروەک بۆ خۆت لە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد لە نێو ڕێپۆرتەکەتاندا سناتۆرەکانی ئەمریکا یعنی لە ڕاستیدا تەواوی ئەو کێشەیە بۆ ئەوەیە کە حەولەکە بۆەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان گوشارەکان لەسەر کۆماری ئیسلامی گوشارەکانی باڵی گەمارۆکان لەسەر کۆماری ئیسلامی هەڵ نەگیرێ هەر بۆیە بە وتەی جێک ساڵیوان ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی ئەمریکا دەڵێت دەبێت عێراق بگاتە چەندێکی دەکار کرد بە ناوی سەربەخۆیی وزە سەربەخۆیی وزە بۆ ئەوەی کە عێراق بتوانێت لەژێر هێژمۆنی سیاسی کۆماری ئیسلامی بێتە دەرەوە و من پێم وایە ڕەنگە ئەو گرێبەستەی کە عێراق لەگەڵ تۆتاڵ بەبری 27 میلیارد واژۆی کردو یەکێک لەو ڕێکارانە ببووی کە بتوانێت عێراق بە جۆرێک لە جۆرەکان خۆی لەژێر هێژمۆنی کۆماری ئیسلامی ڕەها بکە. باشە کاک دکتۆر ناسر بۆ خۆت باش دەزانی وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو ئەمریکا فڕۆکەی F-16 دەنێرێتە گەروی هورمز و تا ئێستاش سزاکانی لەسەر ئێران بەردەوامە بەڵام پرسیارەوەی ئێران تا ئێستا خۆی ڕاگرتووە و ئایا ناردنی ئەم فڕۆکەی F-16 هیچ لە بەرنامەکانی ئێران دەگۆڕێت؟ ئەمن ئیزم دەخوازم بەردەوەی کە وڵامی و پرسیارەی بدەم وەک بۆ خۆت لە قسەکانتدا پێشوەی کە من بێمەنێ و باسەکەت ئاماژت پێکرد ئەو هەشت سێناتۆرەی کە داوایان لە بایدن کردووە کە گەمارۆکان بە تەواوی بەسەر کۆماری ئیسلامیدا بسەپێندرێن ئاماژەیان بەوەی کردووە کە لە ساڵی 2021ەوە هەتا ئێستا لە 6 کەشتی نەوت هەڵگر ئێستا بە شێوەی قاچاق 338 کەشتی بار هەڵگر نەوتی ئێران دەگوازنەوە و ئەوەی کە ئەمریکا ئێستا دەیهەوێ فڕۆکەی F-16 هێزی ئاسمانی خۆی بەڕێبکە بۆ تەنگەی هۆرموز و بۆ کەنداوی فارس بە باوەڕی من چەند مەبەستێک دەپێچێت کە زۆر بە کورتی ئاماژیان پێ دەکەن یەکێکیان ئەوەیە کە لە ڕاستیدا هەر ئێستا من بەردەوەی کە لەگەڵ توێژە دڵ ئێوە دەست پێ بکەم بە حکمی ئەوەی کە دەنووسندەی زانیاری و دەستبێنم ماڵپەڕێکی کە پێی دەوترێت 538 یا 538 کە لەوێدا ڕادەی ڕەزامەندی خەڵک لە تەواوی سەرکۆمارەکانی ئەمریکا لە سەرەتاوە هەتا ئێستا کە چاو لێ دەکەی لە ڕادەی ڕەزامەندی لە بایدن لە کەمترین ئاستی خۆیدا لە چاو سەرکۆمارەکانی پێشووی لانیکەم تا ساڵی 1970 ئەمە لەلایەک ئەو ڕخنانەی کە لەسەر بایدێنێ بە حکمی ئەو هەڵاوستانەی ڕێژەی هەڵاوستان کە لە نێو خۆدا هەیە و هەروە سیاسەتەکانی دەرەوە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە بە باوەڕی من گوشارەکان ببنە هۆکاری ئەوەی کە ئاڵوگۆڕێک لە سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا بێتە گۆڕێ و ئەویش دەستەواژەیەکە کە ئەمن وەک دەڤەری نفوز یان باڵێ قوڵایی استراتیژیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە کەندا و لە سووریا دەیکە ناردنی فڕۆکەکانی F-16 بەر لەوەی دەزانین کە هێزی دەریایی فڕۆکەی F-18 هەبوو و هەروەها A-10 و هەروەها ژێردەریایی US فلۆریدا هەموو ئەوانە بۆ ئەوەیە کە بە جۆرێک بەرگری لە دزی کۆماری ئیسلامی بکرێت بۆ ئەمن دەستەواژ وشەی دزی بەکاردەبەم چون ئێران لە ماوەی بە تایبەتی 2 هەفتەی ڕابردوودا حەولی داوە کە ئەو کەشتێنە و تەڵگرانەی کە بە گەروی هورموزدا دەگەڕێن دەستیان بەسەردا بگرێت و لەلایەکی دیکەوە دەیهەوێ ئەم دەڤەری نفوزەش بە پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە بایدن سازی کرد چون هەر ئێستا دەبینین هەم چین و هەم رووسیا لەم دەڤەرەدا بە تەواوی توانیویانە خۆیان جێگیر بکەن ئەگەر باسی چی بکەین بگەڕێنەوە بۆ گرێبەستی ئێران و عەرەبستان کە ئەوەی کە چین داوای کرد ڕێگایەکی هاوریشمی دەریایی ساز بکرێت
چون وەک دەزانن چین گەورەترین کڕیاری نەوتی عەرەبستانە و هەروەها چین دەیهەوێت لەوێدا مۆدێلێک ڕەچاو بکە کە پێی دەوترێت مۆدێلی گەشتەسەردنی نادموکراتیک بەو واتایەکە چین دەڵێ من لەگەڵ وڵاتانی کەندا و پەیوەندی ئابووری خۆمساز دەکەم ئیدی ئیشم بەوەیەوە نییە کە مافی مرۆڤ یان شێوازەکانی نادموکراتیکی حکومڕانی لە وڵاتانەدا هەیە بە پێچەوانەی ئەمریکا ئێمە دیتمان لە پشتی جەمال خاشقجیدا نێوانی عەرەبستان و ئەمریکا بەرەو ساردێکی یەکجار زۆر ڕۆی لەلایەکی دیکەوە رووسیامانەیە هەر کۆبوونەوەکەی 5 ڕۆژەوە پێشی لافرۆف لەگەڵ 5 وڵاتی کەندا و نیشانیدا و هەروەها ئەو بەیانیەی کە دەریان کرد بۆ باسییان لە دوورگەکەی کە ئێران دەڵێ ئەوانە دوورگەی ئێستا ئیماراتی متحیدە داوایان دەکا و هەروەها دەمێ ئاماژە بۆش بکەم لە کورتی ببڕمەوە ئەو چەمکەی کە لاڤرۆف 4 ساڵ لەوە پێش هێنایە گۆرە ئاسایشی گشتی لە کەندا و مەبەستی ئەو بوو کە هێژمونی خۆیان بەسەر پێ بۆیە ئەمریکا دێ ئەو هێژمونیە لە بین بەناردنی ئەو پرۆگرامە. باشە کاک دکتۆر ناسر ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا ئەویشەوەیە کە هەم چین هەم رووسیا هەم بەشێکیش لە وڵاتانی ناوچەکە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ حکمی مرکزی دەسەڵاتی مرکزی جۆرێک لە دیکتاتۆریەت بەڵام ئێران ئێستا دەسەڵاتێکی زۆر گەورەی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە عێراق لە سووریا لە یەمەن لە لوبنان ئەم سزایانەی ئەمریکا و ئەم گەڕانەوەی ئەمریکا جارێککە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ لە مەسەلە استراتیژیەکانی ناوچەکە دەگۆڕێت ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاسم دەکەم. زۆر بە کورتی دەبێت ئەوەی باسکەم لەنی لە پەیوەندی لەگەڵ وڵامی پرسیارەکەدا دەتوانم بڵم ئەو سیاسەتەی کە ئێستا بە گۆڕین و لابردنی ڕابردمالی کە نوێنەری تایبەتی کۆشی سپی بوو بۆ کاروباری ئێران و هەندێک جار بەگاڵتە دەیان کورد نوێنەری کۆماری ئیسلامیە لە پەیوەندی لەگەڵ ئەمریکادا چون سیاسەتەکانی زۆر بە قازانج و بە با بڵێن قازانجی کۆماری ئیسلامی بوو ئێستا خەریکە ئەو ئاڵوگۆڕە ساز دەبێت ئەو ناردنی فڕۆکەکانی F-16 لابردنی ڕەبردمالی و هەروەها ئەو حەولەی کە ئەمریکا دەیەوێت لە ناوچەدا سەر لە نوێ هێژمۆنی خۆی بەسەر ناوچەکەدا زاڵ بکاتەوە بە باوەڕی من دیسانەکە دەبێت هۆکارێک بۆی کە ئێران زیاتر بخرێتە ناوگەمارەوە بە حکمی ئەو نامانەی کە تەنانەت کە بەدامەی 33 کەس و 49 کەسی سناتۆر ناسراون و هەروەها ئەو 8 سناتۆری کە ئەوڕۆ داوایان لە بایدن کردووە کە گەمارەکان بەسەر کۆماری ئیسلامیدا بسەپێنێ من پێم وایە ئەگەر لەباری استراتێژیشەوە بەنابێت ئاماژەت پێ فەرموو بڵێ ئاڵوگۆڕێکی ئەوتۆ ساز دەکا بەڵام دانیکەم لەباری تاکتیکی و بە قازانجی ئێران ناشێتەوە. بەڵێ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ناسر بابەخانی مامۆستای ئیکۆلۆژی نۆڤا لە ویلایەتی ڤەرژینیای ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە.